ئەم کتێبە لە ساڵی 1970دا نووسیومە. ساڵی 1970 بۆ یەکەم جار چاپ کراوە، هەر هەمان ساڵیش لە موهابەت جارێکی تر چاپ کراوەتەوە، ئێستاش چاپی سێهەمی کراوە. دیارە ئەو کتێبە لە نووسینەوە تا ئێستا 44 ساڵی بەسەرا ڕەت بووە. ئەو کاتێک کە کتێبەکە نووسرا مەبەستی سەرەکی یا ئامانجی سەرەکی من لە نووسینی ئەو کتێبەدا ئەوە بوو کە هەوڵدەم ئافرەتان هۆشیار کەمەوە لەو بارودۆخی کە تێیدا دەژین، لەو ئەرک و مافانەی کە لە ئەستۆیاندایە، بۆ ئەوەی ئەو ئەرک و مافانەی کە بۆ پیاو لە بەرچاو دەگیرێ لە یاسادا، لە کۆمەلگادا، لە کەلتوردا، بۆ ئافرەتیش لە بەرچاو بگیرێ. ئەمە بڵێن خاڵی یەکەمی مەبەستی من بوو. خاڵی دووەم ئەوە بوو ئەو کاتە کە زوڵم مستەمی بەعز لەو پەڕیدا بوو، توندوتیژی دژی خەڵکی کوردستان لەو پەڕیدا بوو، خەباتی نیشتیمانی کوردیش لە دۆخێکدا بوو کە پێویستی بە بەشداری زۆرترین لە توێژەکانی خەڵکی کوردستان دەکرد. زۆر مەبەستم بوو کە ئافرەتان هان بدەن بۆی بەشداری ڕێخستنەکانی ئەو کاتە، هەروەها بەشداری خەباتی چەکدار بکەن، بۆی لە ڕێگای ئەو بەشداریەوە هەم خەبات بەهێزتر بێ، هەمیش پێگەی ژن لە ناو کۆمەلگادا لە ناو شۆڕشدا بەهێزتر بێ، بۆ ئەوەی لە بەرنمەکانی شۆڕشدا دواتر لە بەرنمەکانی دوای سەرکەوتندا پێگەی ژن قایم بوو بێ، ئەرک و مافەکانی ژن چەسپاو بن لەو بەرنامە و لەو پرۆژانەی کە دواتر دێنەکایەوە. ئەو کاتی کە من ئەو کتێبم چاپ کرد، تەمەنام دەکرد کە شۆڕشی کورد یا بزوتنەوەی کورد بتوانێت ئیسیفادە لە وزە و توانای ئافرەت بکە، بتوانێت ئافرەت لە ڕووی ببوورە لە ڕووی جەستەیی و لە ڕووی معنەوی و لە ڕووی هزر و هۆشەوە وا بەهێز بکە کە بیکاتە یەکەیەکی زۆر بە کەڵک و هاوشان بە پیاو. تەمەنام دەکرد کە ئافرەت لە شۆڕشدا ئەو ڕۆڵە ببینێ کە ئێستا ئافرەت لە ڕۆژاوای کوردستاندا دەیبینێیان ئافرەت لە ناو ڕیزەکانی پەکەکەدا دەیبینێ. بەڵام بەداخەوە دام و دەستگاکانی شۆڕژ و دواتریش دام و دەستگاکانی حکومڕانی نانتوانی ئیسیفادە لە توانە وزەی ئافرەت بکەن، یا نانتوانی ئەو بەرنامە ڕێژیانە بکەن کە دەکرا ئافرەت لە ڕێەوە ئازادی و مافی زۆرتری بەدەست بێنێ. ئەمە تەمەنای من بوو. ئێستاش جاریشتر کە چاپم کردێتەوە تەمەنا دەکەم کە ببێتە مای گفتوگۆکردنی زیاتر و جددیتر لەسەر کەیسی ئافرەت، بە تایبەتی کە ئێستا توندوتوژی بەرامبەر بە ئافرەت زۆرتر بووە، مەسەلەی ئافرەت کوشتن زۆرتر بووە. ئەمان بە هیوادارم ئەمە بەشداریەکی جددی بکە لە کەمکردنەوەی ئەو لە ئاسانکردنی ئەو بارە سەختەی کە ژن تێیدا دەژێ. ویستمەوە بڵێم ئەم کتێبە هەر هەمان ئەو کتێبەیە کە لە ساڵی 1970دا نووسراوە و لە 79دا بۆ یەکەم جار چاپکراوە، تەنها دووشتی زیادە، یەکێکیان ئەو چەمک و ڕستە و نیوە دێڕانەی یا ئەو چەند لاپەڕەی کە لە سانسۆری وەزارەتی ڕۆشنبیر و ڕاگەیاندەدا لابرابوو ئەوانم داناوەتەوە. هەروە پێشەکێکیشم بۆ نووسیوە کە ئاوردانەوەیەکە یا سەرنجدانێکە لە سەردۆخی ئێستای ئافرەت. ئەم دووشتەی زیادە. ئەم کتێبە بڕیارمدا لە ڕێی کتێبفرۆشەکانەوە بڵاوی نەکەمەوە بۆی بە پارە نەفرۆشێ، بەڵکو وەکو دیاری من بێ بۆ هەموو ئەوانەی کە خوازیاری خوێندنەوەن. اینجا خۆشببختانش هەر لەو ڕۆژەوە کە ڕاگەیەندراوە کەم کتێبە بڵاو دەکرێتەوە لە زۆر ڕێکخرا و دام و دەستگاوە داوەتنامەم بۆ هاتووە کە بچم کۆڕ بکەم و لەوێ کتێبەکە نمایش بکەم و گفتوگۆی لەسەر بکەم. اینجا دواتریش ئەوانەی کە بەشدار دەبن بە دیاری پێشکەشیان بکەم و بۆیان ئیمزا بکەم. تا ئێستا لە 8 شارەوە داوەتنامەم بۆ هاتووە بۆ ئەوەی بڕۆم لەوێ کۆڕ ببەسم و لە ڕێی ئەو کۆڕانەوە دەدرێ بە ئامادەبووان و بە دیاری پێشکەشیان دەکرێت.